سروک امریکا فرمانک جیبجی کارا کنترل کرنا چکان رادگینه. پارتیا دموکراتیکا گلان هدفه به ناو پارتیا چپ یا کست توی هلبجارتنین ترکیه دبه. ناسا وینه که نویا تلسکوپ آزمانی جیمز ویب بلاو دیگه. دنگ امریکا لواشنطن پایتخت سلاو و رزن هفکار من بلین صالح و من صالح دمیجر ام برنامه کنویا کرد کنکشن جوارا پشکش دیکن. دەستپێکی کورد کۆنەکشنی ئەمڕۆمان بە داوایەکی سەرۆک بایدن دەست پێ دەکەین لەسەر هەنگاونان بۆ قەدەغەکردنی چەک لە ئەمریکا. سەرۆک بایدن بڕیارێک ڕادەگەێنێ بۆ جێگیرکردنی لێکۆڵینەوە لە پاشخانی هەر کەسێکی بێ چەک بکرێ. سەرۆکی ئەمریکا لە مۆنترێ پارک لە ستانی کالیفۆرنیا ئەو بڕیارەی ڕاگەیان کە لەم ساڵدا 11 کەسی تیادا کوژران. کۆشکی سپی ئەم بڕیارەی سەرۆک بایدن بە بەرفراوانترین پلان ناودێر دەکا سەرۆک دەتوانێت بیکە بەبێ پەسەندکردنی لەلایەن کۆنگرێسەوە. سەرۆک بایدن ئاماژەشی کردووە بە هەنگاونانی زیاتری پشتیوانی حکوومەتی فێدراڵ بۆ یاساکانی ئاڵای سوور کە بە ئامانجی قەدەغەکردنی فرۆشتنی چەکە بە خەڵکی مەترسی دار. سەرۆک بایدن دەڵێت ئەوە شتێکی ڕەوایە لێکۆڵینەوە بکرێت تا بزانرێ ئەوەی چەک دەکرێت پێشینەی تاوان یان پاشخانی توندوتیژی خێزانی هەیە یان نا. یاساکانی ئاڵای سوور لە ئێستادا لە 19 ستانی ئەمریکا و هەروەهاش لە دیستریکت ئۆف کۆلۆمبیا پەسەند کراون. سەرۆک بایدن لە لێدوانەکەی ڕۆژی سێشەممەیدا جەختی کردەوە لەوەی هێشتاش پێویست بە دانانی یاسای زیاترە لەسەر ئاستی حکوومەتی فێدراڵ و داواش لە دامەزراوە فێدراڵیەکان دەکا وەک دەڵێ چەک قەدەغە بکەن، جارێکی تریش قەدەغەی بکەنەوە و هەر ئێستا قەدەغەی بکەن بەسە ئیتر و شتێکی گەورە بکەن. ارتشا امریکای را گاهاند که فروکه شر یا روسیای روز سه‌شنبه سوتمنی به سر درونک امریکی ده لسر دریای رش رژاند و پشترا بو را به هفکت و بو صدما کتنا درون امریکی. فرمانداری اروپیا امریکی را گاهاند که دو فروکین روسیین SU-27 لسر آوین ناونتوی ری لدرون MQ-9 گرتن و پرورده که و پروانه که وی قد کرد ده داخویانی که دا هاد گوتن گلک جاران بری لیدانه والا فرن SU-27 با اوی کی بهش نباش بو جینگه و نه پروفیشنال سوتمنی آویتن سر درونه. مسکو رد کرد که بویا صدما کتنا درونا که پنتاگون گوت که او ده ارکک روتونیا استخباراتی چافدیری و کشفه ده بو. وزارت بروانی روسیای گوت ده انجام منورای که تنده درونا MQ-9 کنترل درکت و بلندهی خواونده کرو لروی آوه کت و وان چک لدجی درونه بکار نانینه. به سدان کوچبرین جوالات جیاواز دگهن سینورین دناورا مکسیکو امریکای دا که تیلین ریسای و به سدان پولیسین کنترول سینور ریل بروان دگرن کوچبران پشتی کنی و پراناونتویا دناورا سویداد هوارز و الپاسو دا درباس کر خواستن درباسی امریکای بن بهتر آگاهی دوی راپورتی ده. بصادان کوچبرگ و پرانی آوان ونزویلایین حولدان در بازی ناف آخا امریکا ببن جیک جسنور ناوبر امریکا و باکور مکزیک بناو سیوداد هوارز داکو دا خوزا پنابری بکن. ولاتین امریکا باشور دم نیفرو لسر پراناو نتوی یا پاسو دل نورته سانتافه کامبون یک جپنج پرینکو هوارز با آخا امریکا و گریده ده. AFP پشراس کرکو هاتن آوان به اگرا گودگوته که کو خویا دگر به هلکفتا روژا کوچبران ریلوان نای گرتن. به هیویه میرن وکیوانه که دخوازن زیان بگهین خلکه و امین خودی زارو که جیانه که سخت بریوه دبن دویل سر جاده پارا کن بکن دا که خارنه بخون او درفت نادن ما. بصادان کس کتنا ناف پره و پیداگیری لسر در بازبون دکرن و پرانی آوان کسان دخوازن بچنه امریکا و کار بکن بگومان دسالات دارن به پروتوکول که ریگرد و کارمندین اولهی جی او هیله پاراست.
لگور پاراستنا گمرک و سنوران یا نتوین یک بوی برنامه CBP1 یکانه برنامه که امدکارن بکار بینین بود داخواستکرنا پنابری لی امریکایی. ریوبریا جو بایدن لسباتا سالا بوری پیشنیارا سنوردارکرین نو جبو داخواستکارین پنابر گو دخوازن جو سنور مکسیک در بازی ولاد ببن درکر. اف یک جی وان نچار دکه بریکا برنامه این انترنت داخوازا پنابری بکن. اف بیوانه ددمکی ده هاتا راگهاندن کو سروک دیموکرات جعالی اپوزیسیون کماری و بجه دزدانا کنترول کرنا سنوران تیتومت بار کرن. گو جدما دز بکاربونا بایدن زیدتری 4.5 میلیون کوچبر هاتن اگرتن. هیلین سندی، دنگ امریکا. دنگ امریکا جافکانی کاپ باوریان و چو آگاهیان برای مالپر و پلاتفورم میدیا جواکیا دنگ امریکا بالا خوبدن پیزانین و نوچین جیهانه 20 ساڵ پاش ڕووخاندنی ڕژێمە دیکتاتۆریەکەی سەدام حوسێین لە ئاکامی هێرشی هاوپەیمانانی بەسەرکردایەتی ئەمریکا هێشتاش ئەم وڵاتە دەوڵەمەند بەنەوتە نەیتوانیوە شوێنەواری برینەکانی قەیران و گرفت و ئاڵۆزیەکانی 20 ساڵی ڕابردووی خۆی بسڕێتەوە. دکتۆر نیاز نەجمەدین پسپۆڕی ئابووری و سیاسی ڕاستەوخۆ لە ڕێی سکایپۆ لەگەڵ کورد کۆنێکشنە. دکتۆر نیاز سپاس و پێزانین بۆ ئامادەبوونن دەست بەجێ دەچمە پرسیارەکانم. بەر لە ساڵی 2003 هەموو ئۆپۆزیسیۆنەکانی ئەوسا و فەرمانڕەوایەکانی ئێستەی عێراق باسییان لە عێراقێکی نوێ دەکرد. پێت وایە ئەو عێراقە نوێیە پێگەێنرابێ پاش 20 ساڵ لە ڕووخاندنی ڕژێمی دیکتاتۆری؟ ئەم کاتتان باش زۆر سپاس ئەگەڵێنجان بۆ بانگێشکردنم. لەوا چێت خەونەکەیان یان پێشبینیەکەیان زۆر گەشتبینانە بوو بێت مبالغەیەکی زۆری تیا بووە لەبەرەوەی هێشتا دوای 20 ساڵ ئەگەر یەکێک لە پێوەرەکان هەڵبژاردن بێ ئەوە هەڵبژاردنێکی پاک و بێگەر لەسەر تاسەری عێراقا بوونی نەبووە و ئەگەر دیموکراسیەت بریتی بێ لەوەی کە قبوڵی جیاوازی قبوڵ یەکتری بکرێت ئێستا ئەو شکێشی تیا هەیە. ئەگەر بریتی بێ لە سیستمێک کە ئابوووریەکە چۆن بڵێ هەمە ڕەنگەکە لە باتی ئەوەی یەک ڕەنگی کە هەتا ئێستا بە پێوەری بابلێنگە داهاتی نەوتی حکوومەتی عێراق حکوومەت داهاتی حکوومەتی عێراق لە ساڵنەوەی لە نەوتەوەیەت هەناردەی عێراق لە سا 80 بۆ 90 هەر لە نەوتەوەیە کۆی بەرهەمی ناوخۆ لە سا 50 بۆ 60 هەر لە نەوتەوەیە ساڵی نزیکەی 600,000 هەژار چوونەتە سەر هێڵی هەژاری تا ئێستا با بڵێن گەیشتووەتە لە سا 30 دانیشتوانی عێراق بێکاری لەسەر و لە سا 15 و لە ناو گەنجانە زۆر بەرزە. ئەمانە بۆ ناڵم کە ڕەشبین بڵێن هیچیش نەگۆڕاوە بۆش کە بڵێم هەمووی خەتای ئەم لێیانەیە لە ئەمریکا پێکمان هۆکاری تریش هەیە وەکو کۆرۆنا یان ئەوەی کێمە 23 ساڵ پێش ئەو لێدانی 2003 لە جەنگ و گەمارۆیان ژیاوین خۆمان. بەڵام عێراقیەکان خۆیان چیان کردووە بۆ باشترکردنی ئەو ڕەوشە بەتایبەتی لە 2005ەوە کە هەڵبژاردن دەکرێت حکوومەتی عێراقی لەلایەن گەلی عێراقەوە دەستنیشان دەکرێن. ڕێبەرانی عێراق یارمەتی دەرن بۆ ئەوەی ئەو عێراقە نوێ بێتە ئاراوە یاخونا بە پێچەوانەوە هەر خۆیان ئێستا بوونەتە ئەو تەگەرەیە لە بەردەم ئەو عێراقە نوێی کە خەونی پێوە دەبینرا. بەڕاستی ئێمە لیدەرشپ کێشەی زۆرتیایە سەرکردایەتیکردن ڕێبەرایەتیکردن لە ئاستی ئەو هەموو کێشەکەڵەکە بووانیە کە لە مێژووی ئێمە هەیە وەکو بەڕێستان نەزانن ئەم منتقەیە ماوەیەکی زۆر شەڕی سەفەوی و عوسمانی تیا بووە 400 ساڵ بەدەستی عوسمانیەوە بووە زۆر گەشەی نەکردو و چەقیوە دوای ئەوە حربەکانی تر هەمووتان پێی ئاشنان داهاتنی بەریتانیا و کۆدەتاکانی ناوخۆی عێراق و ئاریتیش کە باسم
ئاستی ئەم مێژووانی لە ئاستی ئەو تەحەدی تازانەشانین کە جیهانی ئەمڕۆ تێکەوتۆ چکە جیهانی ئەمڕۆ جیاوازە لەو کاتەی ئەمریکا لە نەوەتەکانە تەقریبەن بێ بە سەرۆکی هەموو جیهان ئێستا کێشەی لەوەوی هەیە پیسبوونی ژینگە هەیە تەکنەڵۆژیا هەیە بە هیچ شێوێک ئەم قاعیدە لەو ئاستانین بەڵام ئەشتە باشەکان کە من ئەیبینم چییە؟ هیچ کاتێک لە مێژووە نبینم بەخەت ئێستا مەسەلەی تایفەگەری دژایەتی بکرێت کە ئەمەشتێکی زۆر باشە و ژیانی ئێمەی فەوتان و هەتا ئێستا ئێمە ئینسانێکی دابەش بووین بەسەر ئەم تایفە و لە جا تایفەیەک بەتەنا بە تایفەیەک تێر ناخۆین مەزهەبێکی جا حیزبێک جسەرکردێکی لەناو حیزبەکەی خۆشمانە هەر لە سەراعینەوە نیە بڵێ ئەمە حیزب لەگەڵ ئەو حیزبا بێ و نیە بڵێ ئەم مەنتیقەیە عەرەب لەگەڵ بەڵام خۆشبەختانە دەنگمان بەرز کردوێتەوە خۆشبەختانە ئێستا ئەتاکێکی زۆر باش لە سەرهەرێکە لەم شتانە هەیە. بەڵێ باشە دکتۆر ئێستا دەرفەت چەندە لە بەردەم عێراقیەکانە کە بتوانن دیموکراتی جێگیرکەن لە عێراقدا کە بتوانن وڵاتەکەیان بەرەو پێشتر بەرن دوور لە هەموو ئەو یاریە سیاسیە ناشرینانەی کە دەکرێت لە عێراقا و ئایندەی عێراق دەخاتە بەر مەترسیەوە دەرفەتەکە چەندە لە بەردەمیانە بە کورتی تکایە؟ دەرفەتێکی زۆر زۆر باشەیە چونکە وەکوتم ئاشنابووین بە جیهانێکی تازە و چاڵمان زیاتر کراوەتەوە لە جاران و بەڵام هێشتا بڵین دیموکراسی بە تاواتی جێگیرکەی ئەوە زۆر زۆر هەست دەکەم زۆر دوورین بۆ ئەو مەشروعە بەڵام بە گشتی جیلی تازە کە لەگەڵ تەکنۆلۆژیا و جیهانگیریە گەورە بووە شتی تازەی پێە و ئەگەرەکان کراون بۆ ئەوەی عێراقێکی هێمنتر لە 10 ساڵی داهاتووە ببینین وەکو چۆن مەترسی شەموکار لە ئارا هەیەەوە لە بەرە جەناب دەڵێ بە کورتی. سپاس دەکەم دکتۆر بەشێکی گەورەی کێشەکانی ئەم 20 ساڵەی ڕابردووی عێراق نەبوونی متمانە بووە لە نێوان لایەنە سیاسیەکانە و ئێستا دوای 20 ساڵ متمانە تەنانەت لەناو خودی لایەنە سیاسیەکان خۆیاندا نییە بە کورد و بە عەرەب و بە شیعە و بە سوننە و هەر هەمویانەوە چەند 20 ساڵی تری دەوێت تا ئەم لایەنە سیاسیانە متمانە بە یەکتر بکەن؟ ڕاستەکەی متمانە یەکێکە لە کێشە هەرە گەورەکانی ئێمە کە نەماوە ئێمە تا ڕادێکی تەنانە لە بینی ژنووردەکانیشە دڵپیسێکی زۆر زۆر هەیە ئاوا بۆ بە نەخۆشیی کوشندەی جاوەی لە بینی سیاسیەکانە و دابشکە ئەوەی کەوتم ئێمە عقلێکی دابش بوومان هەیە تایفەکەی خۆم و ناوچەکەی خۆم ئەمانم بۆ مهمترە و ئەوەشی ئێمە مستەقیل بیرێکی ئازادمانی ئەمانە هەمووی کێشەی تایە ڕاستی 20 ساڵ زۆر زۆرە کاک بڵێن مەسەلەن کۆریای باشوور 20 ساڵی پێویست بوو لە دوای پەنجاکانەوە کە چۆڕیزی 20 دەوڵەتە باشەکەی جیهانەوە ئێمە زۆر زۆر دەرفەتی گەورەبانێکی چووە بەڵام ناتوانم بە دقیقی پێ بڵم چەندێک بەڵام ئەگەر هەندێک بەرهەمی تر لە ناوخۆ دۆمستیک چی پێڵان ینی مەحەلی زیاد بکات ئینتاجی ناوخۆی خۆمان زیاد بکە هەندێک ئابوووریکە بچێتە گەشە بکە خۆی ئۆتۆماتیکی تەقریبەن متمانە و تیجارە دروستە بێ لە بینمانە بەڵام ڕاستی ئەمێکیکە لە معانات و مشکلە زۆر گەورەکانمان ئەگە پێم چیمان پێویستە ئەومان پێویستە ئەو مؤسساتانەمان هەبێ بۆند ئۆف تراست چۆن بڵێ ئەو جومگانی متمانە لە بینمانە ئەو کاتی ماوە بەڕاستی بە پێ هەموو مؤشرەتە کاتی زۆر ماوە بۆ ئەوەی تعاون بچێتە شوێنی ئەو دڵپیسی و خیانەتکردن لە یەکتر و کڵاوکردنە سەر یەکتریە. دکتۆر نیاز سوپاس و پێزانینم بۆ سەرنجەکانت زۆر سوپاس دەکەم. من سپاسیەوەکەم خۆشحاڵ بووم. دیدار سلێمانی یا هەفتان ئیرۆ لە باژارê سلێمانیە هەرێما کوردستانە عێراقی هات لە دارخستن و هەژمارێکی مەزن بەرپرس و کەسایەتیên ناودار لێ ئامادە بوون di nav de jî Serokvezîrê Iraqê Mihemed Şia Sûdanî û Serokê Herêma Kurdistanê Nîçirvan Barzanî ku di hevpeyvînekê de li gel dengê Amerîkayê got hewlên wan berdewam in ji bo çareserkirina nakokiyên di navbera Partiya Demokrata Kurdistanê û Yekîtiyên Niştimanî Kurdistan de. بەخوا هەموو هەوڵێک ئەوەیە کە ناکۆکی بینی یەکێتی و پارتی عیلاج بکرێتن و من دڵنیام لەوەی کە لە نەتیجەدا ئێمە دەتوانین ڕێگەیەک بدۆزینەوە بۆ چارەسەرکردنی ئەو ناکۆکیانە باوەڕ ناکەم شتێکی ئەوەندە گەورە بی. هەوڵەکان بەردەوامن بۆ ئەوەی ئەو ناکۆکیانە نەمێنێتەوە و شڵا هەمومان پێکەوە خزمەتی ئەم وڵاتە بکەین. بەخوا قسەکانی مهم من طبعا ئەو شتانەی کە باسی کرد لە دیداری سلێمانی
وبتأكيد اما نشانه دوستایتی و پشتگیری با عراق و با هرمی کردستان. به نزدیکبوونا هەڵبژارتنên سەرۆکتی و پەرلەمانیên ترکیە را کۆد چاردە گوڵانê da tên li darxistin çavê hemûyan li dengên Kurdan e. Pemnêrê dengê Amerîka Arif Aslan bi hin rûniştvanên bajarê Wanê ra axivî wan bîrûbûçûnên xwe divê derbarê de anî ziman. Li Tirkiye hilbijartinên serokkomariyê û parlamenteriyê dê di çardê gulanê da pêk were. Me ji mîkrofona xwe dirêjî hilbijêrên bajarê Wanê kirin û wan nêrînên xwe bi me re parve kirin. Di nava wan kesên ku bo me axiftî da tinê kesekê ku got ku ew di dengê xwe bide berbijêrê Tifaka Cumhur Recep Tayyip Erdogan. Vallahi ji vê hikûmetê baştir tune, zaftir tune, bereketlî tune ye. Lê ew ê ku divê tune xwe re virat kin derewt. Lê hilbijêrên dîn ku xewek hilbijêrên Partiya Demokratîk a Gelan HDP nîşan dan dibêjin ku eger partiya wan bixwaze ew di dengê xwe bo diyarkirina serokkomariyê bidin berbijêrê Tifaka Millet Kemal Kılıçdaroğlu. Belê pêşî HDP kilî xwezem dinewê. Ama ez vêm HDP koşulsuz destekê bidete vê îtifaqê çünkü hayatî mesele. Hani vê gavê ku dibêjin Rûs rûletî dibêjin milletê Kurd jî Türk jî yan dê xwe bikujîn yan de dê xwe bket. Heke de hedefe kazanç ke serkevetin intixaban boye. Heke ona xazanam jina xazan. Çünkü hedefim hemiye hedefiye. Daxwazam hemiye hedefe serkevet. Vallahi gel Selahattin Demirtaş bejemi kararı yine. İyi Parti. Beji sorun yine, neyci sorun yine. Mühim olan HDP. HDP de kilon partiye bir kazanç ke. Ya her tarafı da HDP mecburi oluyor. Normalde emdene Demirtaş'ta. Abi HDP ki bejem ben nevi. CHP خودی بیشترش همه پارتی لیبی گاوی بو کردن CHP باش. CHP باشه. مو نزانده ایلی sonunca ve devlete Türkan mı ne şeytin بیجیتن. Valla HDP gel bir gele baş. HDP gel bitin bu HDP baş. Çünkü meral هم تنی دشمنی دبیر تنی هبیم خیجم دبیر کس تنه وزنی اتفاقی ده قبول نکه ده ساق کسی میاد دبیر ساق جبونایی حش کل منجنا کاتی که حش کل منجنا که یه قیب که تو وقتا خازج نکه که هدف قبول نکه مالسف نبی یعنی که هدف قبول که خودی دشمن هر دشمنه چجایی بو من نبیده دوست اما دیسانه که جی سرج ام Kılıçdaroğlu jedi başlaydı binin yani daha çetered binin. Ama Selahattin beji bir tane gavana kece bir tane gavan beji bir tane kece bir tane varmış bu. Dozak hem her dem du rekhistina xona yani. Li gor rapersina herî dawiya kampanya lêkolîna Aksoy eger HDP piştgiriya xwe bo Kılıçdaroğlu diyar bike ew dê 55 ji sedî deng wergire. Li gor heman jê derê Erdogan jî dê 44 ji sedî deng wergire û bi vê encamê Kılıçdaroğlu dê bibe serokkomarê nû yê Tirkiye. Arif Aslan, Deng Amerîka. Her li Tirkiye Partiya Demokratîk a Gelan HDP pêşbîne ku bi navê Partiya Çep ya kesk tevlî hilbijartinên seroktî û parlemaniyên welêt bibe. HDP rastî dozeke girtinê dibe bi iddiayên girêdana wê bi Partiya Karkerên Kurdistan PKK re. Ji bo bêhtir zanyarîn ha pemnêrê me li Enqerê Eyyûb Demîr bi me re ye. Dem baş Eyyûb, ev Partiya Çep a kesk kîne û çima HDP dê bi navê wê tevlî hilbijartinan bibe? Salih Partiya Çepiya Kesk di sala 2010 da hatiye damezrandin. Yani eva 13 sale ku di nav jiyana siyasetê de ye. Li heya niha em bêjin ku çalakiya kawî an jî bizaveka wî derketiye holê nîne. Hema logoya wî jî dikarin bêjim ku nêzîkî logoya HDP ye. Li ev partî dikarin bêjim ku partiyeka ji bo cîgirê jî sekinî bû û îro em dibînin ku hilbijartinek pêşiya Tirkiye de heye girtina HDP yani doza girtina HDP ana li kanûna bingehîn da cî digire ji bo jî HDP naxwaze ku têkeve nav rîskê daxwaza wan ew e ku bi navê vê partiyê têkevin hilbijartinê. Ana em bi pêşiya navenda giştî ya HDP ne di vê avahiyê da rêveberiya yani lijneya rêveberiya navendî ya HDP
HDP civiyaye îro di vê encama vê civînê da dibe ku navê partiya çep ya kes derkeve ev civîn taybetiya wî ew e jî yani HDP ji vî şundatir wê stratejiyeka çawa di hilbijartinê da têxe pêşiya xwe zêdetir di ser wî disekinin. Di aliyê din da jî rastî vê derê da gava em temaşe dikin di 11 Nîsanê da dîsa wê parastina HDP ya devkî bê kirin li kanûna li makezagona bingehîn da di aliyê din da jî nehê Nîsanê da hemû partiyên siyasî wê lîsteyên xwe yên ku kesên ku biçin parlamentoyê radestî yesekaye yani lijneya hilbijartina bilind bikin û heta 19 Nîsanê jî yeseka vana wê derheqê vana da encama xwe diyar bike. Baş Eyûb em dizanin eger hatûyê nav jî negelekî pirsgirêk bixwasî ku wekta got stratejiya HDP yanî niha HDP heta ku bi navê xwe be ya bi navê partiya çepa kesk be di hilbijartina da wê çawa yani tê çavarêkirin ku çawa beşdarî hilbijartinan bibe wê piştgiriya Kemal Kılıçdaroğlu bike wê bi tenê xwe tevlî ew be heta niha ev wêne çawa ye zelal e hîn. Divî warî da ana îro yani takriben nîv saat berê serdana Kemal Kılıçdaroğlu ji bo HDP diyar bû. Kemal Kılıçdaroğlu wê ya hejdê yani hejdê vê mehê da roja şemiyê saat yekan da wê bê ev avahiya ku ana li piş min e wê serdana HDP bike. Ji xwe demên berê da jî diyar kiribûn û rayedarên HDP jî bangî Kılıçdaroğlu kiribû gotibû ku were serdana me. Yani HDP di vî warî da em bêjin heya niha stratejiyeka ku di hilbijartinê da wê çawa diyar bike bi awayekî fermî diyar nekir. Lê bi awayekî din em dizanin ku HDP dengê xwe nêzîkî zêdetir Kılıçdaroğlu diyar dike. Lê ev serdana Kılıçdaroğlu piştî wî ez bawerim ku wê hin tiştên din jî di vî warî da zelal bibin. Lê di aliyê din da tedî hilbijartinek heye ne tenê hilbijartina serokkomariyê ye di vê hilbijartinê da parlamenterên partiyên siyasî jî wê xwe diyar bikin. HDP ana zêdetir bala xwe daye ser vîya yani em dizanin ku dîsa 63 parlamenter HDP anî bû parlamentoyê berî hilbijartina wî 81 parlamenter bû armanca HDP ew e ku ji vî şundatir hejmarê parlamenterê xwe zêde bike. Baş Eyûb em yani em eger binin berçavan ku te got kombûn niha berdewam renge piştî kombûnê HDP ragîne bawekî fermî ku ew ê bi navê partiya çepa kesk tevlî hilbijartinan bibe yani ewana bawekî taybet daxwazên wanê taybet wê ji Kemal Kılıçdaroğlu hebin eger roja şembiye hejdê mehê bi wan re kom bibe? Rastî vî alî da salih yani HDP bi vê nevê partiya Türkiye di nav parlamentoya da partiyeka sêmîn ya mezin e. Ji bo wî jî HDP heya niha ji em bêjin îtifaka millet an jî ji Kılıçdaroğlu daxwazeka ku em bêjin wezîrî an jî tiştekî din nekirine. Lê em dizanin ku ew şeş parti yani mêza seçkolî da her serokê partiyan dixwazin ku di vê meclîseka nû da heke serkevin bibin wezîr an jî erkeka taybet bidin ser xwe. Lê di vê derê da li ser HDP jî rexne hene yani HDP heke di vî warî da heke hêzeka wiha mezin bi destê wî da be di vê hilbijartinê da tiştekî ku em bêjin rêveberiyeka ku bi dest mirov nîşan bide negre li ser vî jî li ser HDP rexne hene. Em dizanin ku rojên pêşiya me da HDP jî ji bo vî hin tiştan wê pêşkeş bike. Belê Eyûb Demîr peyamnêrê me ji Enqereyê spas ji bo van zanîyariyan. برنامه هفت رنگ برنامه کنری یا بشی کردی لدنگی امریکایی از لقمان احمد هر دو هفتی جارکی و بم گرکی ناو اختی چاندو نرا رنگی بمرانه لاستودیوی بەشی کوردی دەنگی ئەمریکاوە بەردەوامین لەسەر کورد کۆنەکشنی ئەمڕۆمان. بەڵێن دیارە لە کۆنترۆل جای من لە جیاتی کامێرەکان تو نیشاندار ئەو ناکە جارە تشتێک تەکنیکی چێ دەبن
کرملین راگاند که سروک روسیای ولادیمیر پوتین در روزا چهارشنبه لمسکوی به سروک سوریا بشار اسد را هفدیتنه که پیک بینه دمکی دا که تکلیین دناورا دولت روجهلاتا ناوین دا بر به سراس کرنه دچن کرملین دا خویانیه که دا روزا سشمی گوتو بو که مجارین سرکین پیش و برنا هف کاریا روسی و سوری دوارین سیاسی بازرگانی آبوری و مرووی دا هر وها هولین چارەسەرەیە کە بەرفرە یا ڕەوشە سووریە لە دەردۆرە وێ بێنە گوتوبێشکردن شیرۆڤەکار دەبێژن مۆسکۆ هەوڵ دەدا و دووبەندیە چارەسەر بکە دناوەرە هەردوو هەڤالبەندên خوێن هەرێمێ یەن کۆ دژمنێکی هەڤبەش هەنە ئەو ژی هێزن کوردی لە باکوڕێ سوورینە کۆ ji aliyê Enqerêva wekû terorîst tên binavkirin û ji aliyê Washingtonê tên piştgirîkirin. لآلیکی دن آژانس آنادول را گهاند که جیگرین وزیرین دروین ترکیه، روسیا، ایران و سوریه ده ایرو سبا 15 و 16 آداری ل پایتخت روسیای مسکوی بجون جربو شیروکرنا وان هولین دیپلماتیک نها ماموسته سیامند حاجو سروک شپیلا آزادیا کردستان ج آلمانیا بریا سکایپ بمرایه دم باش ماموسته سیامند ام ج سردانا اسد بو روسیای دست پی بکن او دوی دمه دا چه نامیان را دگهینه لگور خوندناته؟ دم باش تشتكي بالكيشة سردانا بشار أسد جبوي موسكو سردانا كفرمي أم زانن جوختاش ورشا سوري دسبيكريش سالا 2011 چند جاره دي بشار أسد سردانا روسيا كربو نفرمي بون وكميناك سالا 2021 چوبو بلافرك لشكري كسي في رنگي فرمي پێشوازیاوی نەکردبوو ئەف ددێ خویاکردن بۆ رووسیا ئەمزانن تبلوگۆ ئەمزانن گۆ رووسیا ژە ساڵا 2015 دەتخوازێ سووری دەورە سیاسی دیپلۆماسی وەکەبەری شۆڕەشێ بلەیزێ باس ڤی ڕەنگێ فەرمی پێشوازی حەتانها ژوەختا شۆڕەش دەستپێکریە نەبوو بەرینها ڕاستە ئەمان بوو بەستی دەورە ئەرمان زێدەنینە ئەف ژالیکی بە ژالیە دیڤە ئەمزانین رووسیا پێلەکە دخوازێ ببێ ناوبەر نەقەبێنا ترکی و سووریادا ترکی حتان هاد داخویا کرن گو حاضرش بوی و دانوستانها شرط و مرج ندانی بون بس خویای سوری وقتی خویا کرن شرط دینه شرطک جه اساسی وقت دراگ هرناخ نیزی خود دای خویا کرن دوی لشکری ترکی درکوی ج سوری وکی دی نحضرنش بوی وادا نصا و خویات که دبهوریم ده اف هاتنا بشار اسد دختکی روس لی بکن بیوی شرطی بی شرطو مرج دانستان نادس بی بکه و از بهور دکن ما مثل سیامند یعنی دماوی بتایبتی ده و ایرو جی لگل سروک روسیا پوتین کم دبه ایرو او ام ببیجن کمبونین چارقولی که و سوریه تفلی بکن که برای وکو آستانه دهاتن بناف کرن و دست پی بکن تی پیوندی راست دوی درباره ده هنه یعنی بشار اسد لور به و کمبون دست پی بکن؟ از بهارت کموسای وکم گوت بشار اسد هاتناوی وی دمها اوگو اف دانستانی چار عالی دست پی بکن و وزیر نابی وزیری هر چار ولاتی وعنی نظمان ایران سوریا روسیا و ترکی لفرون حتی ها نزل علش بر سوری فرمی نگوتیه و بشداری و دانستانی هات بی وکم گوت از بهارت کم پیشوازیا وی رنگیش بشارت خوازن روس بدنا خویا کرن ام تشتکی ددناتا ام فرمی پیشوازیات دکن همبری و به شرط وعده مستان بکه و از بهار کم و ببین بر بشار اسد پیوستی وعده مستان های بهتر ج ترکی بس ترکی جی امزانن هل بجارتن پیشیا اردوغان خوازی مثلا سولی برنگه کی جملاتی ترکی را بدی خویا کرن از حلقة سياسي جيرت بينم أمزانن أف سي حتى 4 مليون تنابريل سوري لتركي
هەرێکی پەنابەری سووری لە ترکی کاری ببێ مەژارێکە هەلبژارتنێ و بۆی وێژی ئەردۆگان دخوازێ لە هێلبژێرەی خۆرە بدەی خویاکردن ئەس vê mesela ha siyasî hel dikim wê wextekî nêzik ev penaberê Sûrî vegerna welatê. Başa mamoste Siyamandiyanî em dizanin ku berî çend rojan jî hefteya borî jî hewildanên dîplomatîkên em bibêjin welatên Ereb çêbûn ku em bibêjin şandên Parlemana Erebî çûne Şamê gelek hevdîtin vê derbarê de çêbûn serokê Tunisê bawekî rast got ku divê ku em balyozxaneyên xwe bi Şamê re em bijin vekin. Tu dibêjî ev berdewamiya wan hewlan e ku renge Rûsya karibe dîsa Sûriye vegirîne nav Komkara Erebî? حتى وصافيات كي ام زانن د پروسسا سیاسی د حتی نها روسی سرکتیه ج سالا روسی بو بشک اکتورکی اساسی سوری ده سالا 2015 بو گاف بگاف حکومتا سوری رژیما سوری بیشت کوی دانستانیوی ی دیپلماسی زیدت بن جالی کی وش علی دی و امزانن بری روسی بلشکری خود در باسی سوری به صدی هفته و 5 سوری بن کنترل ریکبریه ده بود ایرو برواجی ویا بس بشکی بچوچک دسته هزی پیدا دناش علی دی و ریکبریا سوری ریکبریا عربی منطقه نگل کی هندک دسته ویا دسته وان درش خواه پرسامش دی درباره ده او بود تو بخوشی کسایتی که جه اپوزیسیونی تی حسیب اگر تو خواه حسیب دکیش بر اف همي تفجر وهول دبلوماتيكو سوريا وكو ريجيم فجر ناف ام بجن جواكا ناف نتوي لهرمي ورا اريكرن جبو وكو اوبوزيسيون تي شواتا يا اگر تبكرتي برسوان بدي هریان دشوی اپوزیسیون عربی و خرابه امزانین هکن نزیک بون چه به ترکی پیشگیری بشکی مازنج اپوزیسیون ترکیه ایرو و کم زانین ائتلاف ولاتی که تمی پیشگیری که اوجی ترکیه و روشکل که خرابه گله کی معقول آریکاری بسکنی یعنی کی مای اف آریکاریا مازنج وارد استان قد کردن علی لشکری و آریکاری صدی صد بسکنی افج علی کیش علی دی و به حالیان دش بوی کرسانه سوری جی و ریبریا هرمی و گلکی کاری رولکی خرابی حکا ولاتی روج آوا امریکی و بیدنگیا خو بردوام بکن و لفهاتنا قریناتی امریکا یا خواهی نگوتیه و عالی دنن این امریکا هلوست خو باوکی آشکرل برانبر وان اولان رنگ داخفتن نفرمی ده هاتیه گوتن ل و هلوسن رنگ در کفن پیش دمین پیش تا سیامند حاجو سروک شپیلا آزادی کردستان تج آلمانیا مرا بو سپاس بو وانزانیان سپاس بویتش قەیرانی سووریا ئەو شەڕە ناوخۆییەی سەدان هزار کەسی تیادا کوژران و بوو شەمایی ئاوارەبوونی بە ملیۆنان هاوڵاتی سووریایی 12 ساڵ بەسەر تەمەنیدا تێپەر دەبێ وەڵێ هێشتا تروسکاییەک نابینرێ لە ئاسۆدا بۆ چارەسەریەکی ئاشتیانە و سیاسیانەی ئەم قەیرانە هەرچەندە لە کۆتایی ساڵی 2015دا بڕیاری 2254 نەتەوەیە گرتووەکان ڕێگەی بۆ ئەو چارەسەریە کێشا بوو. ئێستاش کە قەیرانە پێدەنێتە 13هەمین ساڵیەوە زۆر کەس لە سووریا دەڵێن چیدی قەیرانی سووریا وەک دۆسەیەکی سەرەکی سەیر ناکرێت لەسەر ئاستی نێونەتەوەیی. 12 سالên ser krîza navxweyiya Sûriyê derbas dibin. Heyanaha tu assoyên çareseriyê li ser asta navxweyî, herêmî û navdewletî nehatiye sepandin. Tevî got biryara Cinêvê 2254 dawiya sala 2015 de tekezî li ser şêweyê çareseriyê li Sûriyê kir. Lê hemû aliyên peywendîdar diyar dikin ku doza gelê Sûriyê nema mijareke sereke ye li ser asta navdewletî. Li gorî Encumana Niştimaniya Kurdî enekese ku beşeke ji îtîlafa opozîsyona Sûriyê pirsgirêka gelê Sûriyê ji destê aliyên siyasiyên Sûrî derketiye.
شورش سوری پشتی قناغ اشتیانه و قناغ سیاسی و بانگاواج بو گوهردنان رژیم سوری به تبعی و گوهستین ربشای چکداری او یک صدام اندی کریز سوری به تبعی و شورش سوری بو کریزک نیف دولتی جدست اپوزیسیون و ملت سوری و هروها رژیم سوری درکت لآلیه کدن هن آلیین سیاسیین سوری دوی باوری دنگو نه رژیم نجی اپوزیسیون سوری خودی پروژه که چارەسەریه نه پارتیین دناوا ریوبریا خسر ده گو وکه آلیین سیمین خوددن ناسین دیار دکن گو تفگارا گل سوریه جی چارچوبه آشتیانه درکتیه پیاده تکس دکه گو افشرکی لسر دسلاتداری دنافبرا اپوزیسیونه و رژیمه ده نه چارەسەریه که دموکراتیکه مخابن وقتی گراد به سرپیا بگمان پیوستیا سوری ایرو بگوهرتنک دموکراتیک هی جبر او سیستمی هی ایدینه ما تیرا گلتی که لی حتی ها رژیم با اساس بجم د ذهنیت خود موقفین خبر دوامه هر وها تخوازه بهنک تسویاتین گو بهنک ولاتین ورچکی بهنک دولتین هرمی رچکی به خریزه ولو درباسکی و گوهرتن و گوهرتن جید سوری ده نه کرن پشتی 12 سالان نقشه کنترل لسوریه دناوا 3000 ده هاتیه دابشکرین 63 صدی جیر کنترولا رژیم ده 10 صدی جیر کنترولا ترکیه و هیزن چکدار ین گریدای وی ده 25 صدی جیر کنترولا هیزن سوریه دموکراتیک ده لگوری آمار نتوی نیکبوی جدسپیکا کریزا سوریه و لسرانسری سوریه نیزی 306,000 کس هاتن کشتن 111,000 کس جی ولدانه هروها نيزي 6 مليون كس دربونه لغوري رابورين نتوين يكبوي نوت صدي جخلكين سوريا جير استا برچيبون ده دجين نشخريا چارەسەریya كريزا سوريا كليتيكا لغوري آليين سياسي بيوسته آليين ناف دولتي فشاري لسر رژيما و هيزن هرمي بكن و بريار ناف دولتي جيبي بكن جو تكانه ريا چارەسەریه زانا عمر دنگي امريكا ڕێکەوتنەکەی شانشینی عەرەبستانی سعودیە و کۆماری ئیسلامی ئێران وەک زۆرێک لە شیکەرەوە ئاماژەی پێدەکەن نابێتە دارە تەلیسماوەکە بۆ قەیرانی یەمەن هەروەها ئاگایش دەدەن سەبارەت بەوەی چارەسەریەکی ئاسان لە ئارادان نییە بۆ ئەو قەیرانە ئاڵۆزەی ناو هەژارترین وڵاتی عەرەب ڕێکەوتنی ڕێز و تاران هیواکانی زیاتر کردن بۆ هێوربوونەوەی قەیران و ئاڵۆزیەکان لە ناوچەکەدا بە تایبەتیش قەیرانی یەمەن کە لەوێ هەردوو وڵاتە ڕکابەر و نەیارەکەی پێشوو قورسایی خۆیان لەو شەڕ و ئاڵۆزیانەدا بەکارهێناوە حوسیەکانی سەر بە ئێران لە ساڵی 2014دا دەستیاگر بە سەرشاری سەنعای پایتەختی یەمەندا و پاش 1 ساڵ عەرەبستانی سعودیە دەبێتە بەشێک لەو شەڕەی تا ئێستا سەدان هزار کەسی تیادا کوژراون و هەروەهاش یەکێک لە هەرە خراپترین قەیرانە مرۆییەکانی جیهانی دروست کردووە. ڕێکەوتنەکەی نێوان عەرەبستانی سعودیە و ئێران بە هەنگاوێکی گرنگ ناودێر دەکرێت بەڵام وەک شیکەرەوە دەڵێن نابێتە هۆکارێک بۆ چارەسەرکردنی قەیرانی یەمەن هەر هیچ نەبێ لە بەودایەکی کورددا. لە زۆر ناوچەی ئێراندا کچانی خوێندنگاکانی ئێران ژەهراوی دەکرێن و سەرچاوەکانی هەواڵباز لەوە دەکەن بە سەدان کچی خوێندکار ژەهراوی کراون لە چەندان شار و شارۆچکەی ئێراندا. زیاتر لە 3 مانگە ئەم کردی ژەهراویکردنەوە هەیە و لە سەرەتاشدا دەسەڵاتدارانی ئێران ئەو راپۆرتانەیان فەرامۆش دەکرد و تەنانەت نکوڵیشیان لێ دەکرد و ئێستا دەڵێن ئەو ژەهراویکردانە بە مەبەست کراون. توبا ئەلیاسی چالاکوانی سیاسی ڕاستەوخۆ لە ڕێی سکایپەوە لەگەڵ کورد کۆنێکشنە. توبا خانم زۆر سوپاسە دەکەم بۆ ئامادەبوونت. ئێران دەڵێ ئەو ژەهراویکردانە بە مەبەست دەکرێن و دەشڵێ ژمارەیە خەڵکیشی دەستگیر کردووە. ئەمەوێ بزانم کێ سوودمەندی یەکەمە لە ژەهراویکردنی خوێندکارانی کچ لە ئێرانە؟ ئەوەی کە ئێران پێی وایە کە باس لەوە دەکات کە کەسانێکی دیکە لە پشتی ئەم ژەهراویکردنن ئەوە خۆپیشانەوەیە و ئەیەوێ وەک هەموو کارەکانی دیکەی پەردەپۆشی کات و بڵێت کە من
من ستەم لەو نەتەوەیەوە بەتایبەتی لە ژنان ناک ئەگینا ژەهراویکردنی کچان هەموو بەڵگەکان پیشانێدا کە ئەمە کارێکی بە بەرنامەیە و پلانێکی زۆر گەورەتر لە پشتی ئەم کارەوەیەوە ئەمە لە توانای هیچ ئۆپۆزیسیۆنێک و لە توانای هیچ کەسێکی دیکەدا نییە کە بتوانێت لە ماوەیەکە لە تەواوی نقطەکانی ئێران زیاتر لە 15,000 کچ دەرماندا و بکرێەوە ژەهراوی بکرێت. جار بۆیە ئەوەی کە سوودمنە بە بڕوای من کۆماری ئیسلامیە، چونکە ئەو پێی وایە بە لەو ڕێگایەوە ئەتوانێت خەباتێک و شۆڕشێک کە ئێستا ژنان ڕێبەرایەتیەکەن شۆڕشی ژینا ئەوێ بەو شێوەیە ئەم شۆڕشە سەرکوت بکە و کچان و ژنان بترسێنێ لەوەی کە درێژە بەم شۆڕشە بدەن، چون ترسێکی یەکجار زۆر تایبەتی لە نەورۆز هەیە کە پێی وایە ژنان لەم نەورۆزەدا ئەم خەباتە دووبارە بەڵێسەدارترەکەنەوە و درێژەی پێدەن، هەر بۆیە ئێوێ لەو ڕێگایەوە کچان و ژنان هەم تۆڵەیان لێ بسێنێتەوە کە ئەم شۆڕشەیان بەڕێخستووە هەم بیچیان ترسێنێ کە درێژە بەم شۆڕشە نەدە. تو بە خانم هەروەکو لە پێشەکەش ئاماژەم پێکرد کۆماری ئیسلامی ئێران ئاماژە بەوە دەکات ژمارەی خەڵکی دەستگیر کردووە لەسەر ئەو ژەهراویکردنەی خوێندکارانی کچ لە ئێراندا. کێن ئەوانەی دەستگیر کراون یا ڕوبەڕووی چ جۆرە دادگاییەکیش دەبنەوەمانە؟ لە پەیوەندی لەگەڵ دادگاییە وەختێک کە بۆ خۆی هەم وەکیل خۆی بێ و هەم قازی و هەمووی ئەوانە خۆیان بن، ئەم دادگاییکردنە دادگاییکردنێکی نەعادڵانەیە و نە جێگای باوەڕە. ئەو کەسانش کە دەستگیریەکە کەسانێکە کە بۆ خۆی دەستنیشانی ئەکاوە پیان ێژێ کە ئاعتراف بکەن بۆ ئەوەی کە کێشنتە لەسەر خۆی کەم کاتەوە و ئاعترازەکان ڕوو بە خۆی کەم کاتەوە. ئەگینا هەموو لایەنێک ئەزانێەوە کۆماری ئیسلامی مێژینەی هەیە لەو بارەوە کە ستەم بکە لەو بارەوە کە حتا کاری تروریستی بکە و بیخاتە ئەستۆی کەسانی دیکەوە. ئێستا زۆر کاری دیکەشەکە بۆ نمونە ئەبینی کە لەم ماوەیەدا تەبلیغی ئەوەی کردووەوە ڕایگەیاندووە کە گرۆهەلێکی بە چەک و چۆڵەوە دەستگیر کردووە کە لە ئەمانە سەر بە حزبی دموکراتن بۆ نمونەوە ئەیەوێ لەو ڕێگایەوە ڕەوایی بدا بە ستەمکاریەکانی خۆی و بەکارە تروریستیەکانی خۆی. بە بڕوای من کۆمەلگای ئێران و کۆڕ و کۆمەلگای نێودەوڵەتیش بۆیان دەرکەوتووە کە کۆماری ئیسلامی لە بەلا ڕێدابردنی بیرروڕای هەم ناوخۆ هەم دەرەوەی وڵات دەستێکی باڵای هەیە و ئەیەوێ لەو بارەوە چاواشەکاری بکە. ئەگینا هەم کۆمەلگای کوردستان و کۆمەلگای ئێرانیش باشەزان کە کێ لە پشتی ئەم کردەوە دزێوانەدایە خۆ کۆماری ئیسلامی زۆر بە ئاشکرا جنایەتەکانی دیکە کات ئێستا ئێوێ ئەمە بخاتە پاڵی کەسانی پاشیەکانی حکومەت داوای لێبوون دەگەم ئەسید پاشێتەکانی ڕوومەتی کچان و ژنانمان ئێستاش خۆزندون ئەیان بینین ئەمانە کێ کردی؟ بەڵێ تو با خانم ئەمەیە بزانم ژێراویکردنی کچانی خوێندکار لە ئێراندا چەندێک کاریگەری هەبووە بەسەر پرۆسەی خوێندنەوە بە تایبەتی بۆ کچان. ئایا وای کردووە کچان دەست لە خوێندن بەربەردان؟ بە بڕوای من لە درێژخایەنە کچان دەست لە خوێندن بەرنادەن، بەڵام لەو ماوەیەدا کە ئەو ژەهراویکردنە هەبووە کچان ناچار بوون کە ڕوونەکەنە قوتابخانەکان. ئەلبەت لە هەمووی ناڵێم بەڵام لە زۆربەی شوێنەکان ناچار بوون قوتابخانەکان چۆڵ بکەن بۆ پاراستنی گیان و ئەمنیەتی خۆیان دەست بکەن بە ئاعتراز لە نێو شەقامدا. من پێم وانییە لە درێژخایەندا کچان و ژنان ملکەچی جنایەتەکانی ڕێژیم بن و ڕژیمیان سەلماندووە کە ئەوان بەردەوامە بن هەم لە خوێندن هەم لە خەباتکردن بۆ مافەکانی خۆیان. بەڵێ تو با خانم لە وەڵامیەکی لە پرسیارەکاندا باست لەوە کرد کە پێدەچێت لە نەورۆزە گوڕوتینێکی تر بدرێتەوە بە شۆڕشی ژینە. ئەو گوڕوتینە هەر لە ڕۆژهەڵاتی کوردستانە دەبێ یاخو شارەکانی تری ئێرانی ژەگرێتەوە؟ ئەتوانین بێژین ئەم ستارتە هەر لە دوێنێەوە دەستی پێ کردووە لە کوردستان و لە ئێراندا چوارشەمە سووری زۆر گرنگەواتە چوارشەمەی پێش نەورۆز
هەر لە دوێنێەوە ئەتوانم بێژم ئەم خەباتەوە ئەم بەرخۆدانە دەستی پێ کردووە ئەلبەت لە تەواوی ئێرانە ئەیبینی کە بەرخۆدانەکە دەستی پێ کردووە و ئاعترازەکان زۆر بەربڵاو بووە بەڵام لە کوردستان و لە شارەکانی کوردستانە ئەم بەرخۆدانە هەر وەک لە مێژوودا و هەمیشە و لە شۆڕشی ژیناشدا خەڵکی کوردستان پیشانیاندا کە خەڵکێکن بەرخۆدانەکەن و داخوازیەکانی خۆیانیان گەرەکە و ئەیانەوێ ستەمەکانی کۆماری ئیسلامی کۆتایی پێبێن و ئەیانەوێ ئەم ڕژیمە بڕوختن ئێستاش لە دوێنێ لە تەواوی شارەکانی کوردستانە چوارشەمە سووری کراوە بە مەیدانی خەبات و بەرخۆدان. بەڵێ توبا خانم سپاس و پێزانینم بۆ بەشداریت لە کورد کۆنەکشنی ئەمڕۆماندا زۆر سپاس دەکەم. سپاس بۆ ئێوەش. سپاس دەکەم. بەلێ کاریگەریەکانی بوومەلەرزەکەی مانجی ڕابردوو لە باکووری سووریا و باشووری تورکیایدا بوو بێژگە لە لێکەوتەکانی کاریگەری تریشی هەرماوە بۆ نمونە زۆرێک لە دانیشتوانی شاری کۆبانی دەڵێن ئاهەنگێڕانەکانیان بۆ جەژنی نەورۆزی ئەم ساڵ لە ئاستێکی زۆر کەمدا دەکەن وەک ڕێزگرتنێک لە قوربانیانی بوومەلەرزەکە. روشا عردهجا شش شباطê گۆ li Tirkî û Sûrê pêk hat bandor li gelek qadin jiyanî li bajarê Kobanê kir û tevgera jiyanî hinekî rawestan. Lê piştî derbasbûna wê êdî welatiyên Kobanê vedgerin jiyana xwe ya normal û bihatina meha adarê ra amadkariyên Newrozê dikin. Berzanî Murad ji dengê Amerîka ra got rewşa erdhejê bandor li pîrozbahiyên Newrozê kiriye û ji bo qurbaniyan dê Newroza hîsal tenê wek pîrozbahiyeke netewî were pîrozkirin. Bandor li ser kêfxweşî bi taybetî heye ji ber ku weke sala borî dîlan û goven negerandin ji bo xelkê me yê li Cindirêsê, xelkê Efrînê, çi xelkê Bakurê Kurdistanê ji ber vê wê şahî hinekî kêmtir bê û kêfxweşî jî hinekî kêmtir bê bi taybetî. Herwiha welat Mûşîn got firojgeha wî ya cilên Kurdî li Kobanê heye dibêje. Got ji ber erdhejê û bilindbûna nirxê dolar ti kesî cil û berg ji bo Newrozê nedkirîn. Lê bi derbasbûna wê rewşê ra xelk vedgerin û amadkariyên Newrozê dikin. زلزال تدي تشابو ملات تحديد رود ناكر انا جو عيد نوروز هي انا جو قلتنا انا يعني شيء وني خوا كركرن تدنا ابو چارنا ديسو زلزال كيم بنا الجامعه كو وني عند ديسو ملات بعدغاري سو مثلا تكري ارينو يعني ديسو شغل بغير شغل تشكي وانا كنت شيء اسعار دولار تشكي بلد بن انا كي سبيوني يعني ملات اني خراغت جارينو لگوری گو کمیته آمدکار آن نوروز دا دیار کرن گوده جبور رزداینا گیان قربانین عردهجه نوروزا هی سالجی دوری رنگ شاهی و کیف خوشیه با محمود بالی دنگ امریکا کوبانی وەک کەڤنەشۆپیەکە کوردی کە هەر ساڵ لە پرانیە باژار و باژارۆکên ناوچەیên cudayên Kurdistanê bi agir, şahî, dîlan û meş têl derxistin. Çarşema sor li bajarê Kirind yê parêzgeha Kirmaşanê hat derxistin. ناسایê wêneyeke nû ji teleskôpa ezmanî James Webb belav kir
ناسا روجا سیشمه ده کنفرانسا SWXSX ده لأستنا تکساس وینه نشان ده تلسکوپ قناغ که بالکش یا سترککا لبر مرن گرتیه. اف یکم چافدیریا تلسکوپا وب بو پشتی دسپیکرنا و سالک بره. چاوین وین به تشکن جیر سور همی توزا کو جالی استرککا 15,000 سال روناهی دور و هاتی آویتن دیتن. بله بینرن هجا لوی دری ام دیگن داویا کرد کنکشن ایرو ام به هیوینه تشتیم پیشکشگیری بدلی وبن تاجارکدن ببینن ناف خیر و خوشی له. هل خوشی اجد هم بیاریم.